کە لە سوارکردنی دنیاوە هاتوون ڕاستی دیارە ئەمڕۆ شەریف پاشا بە تەنیایە لە ئەمڕۆ پێویستە بە سەدان و بە هەزاران ڕۆشنبیری پێگەیشت و لە لاوانی خوێندکار پێگەیشت و کە ئیتر کە شەریف پاشا بە تاقیترێ ئەمە ئەو قسانەی کە ڕۆتینەن هەموو کردیان دووبارەی ناکەمەوە ئیشی من نییە ئێمە برای بەڕێزم کاک سەربەز کەرکووکی ڕسێرچێک لێکۆڵینەوەیەکی کردووە لە سیڤەرەوە گۆلۆزە ئەوە حتمەن بە کتاب دەردەچێت و کۆمیتەی ئامادەکار توشن بوون کە کۆمیتەی ئامادەکار دەبوو سپاسیان بکەم بۆ ئەو مەجلیسە بەڵام ئیتر ئەوە وەختی ئێوە بۆی ناگرت چونکە دەزانم چێت قانونێکمان هێناوەتە دەرێ لەگەڵ برای بەڕێزم کاک سەربەز کەرکووکی لە لەندەنێ ئەویش قانونی ئۆتۆنۆمی ناوچەکوردیەکانی تورکیایە شوراتی 22 هەر ئەم قانونە کە مافی سەربەخۆیی تێدا نیە بەڵام کۆمەڵێک مافی بۆ کورد تێدایە ئەگەر بە درێژایی ئەم 100 ساڵە ڕۆشنبیر و نوخبەی کورد و دوای ئەوانە کۆتایەکە خودی کەماڵ ئاتاتورکی ئیمزای کردووە و لە مەجلیسی ئەنقەرە هاتوۆتە دەرێت ئێمە ئەم هەموو نەکبەتێمان لە باکووری کوردستان و لە ویلایەتەکانی دیاربەکر و بتلیس و وان و هەمووی ناوچەی باکووری کوردستان پێنەدەگەیشت و ئەم ڕۆکانە لە شوێنێکی دیکە بووی بەڵام بەداخەوە نە دەوڵەتانی کە کوردستانیان دابەش کرد و دوای وەی کەوتن پێی دەڵێن قانونی ئۆتۆنۆمی ناوچەکوردیەکانی تورکیا شوراتی 22 و نە کورد بۆ خۆی چوو ئەوەی دۆزیەوە و نە حکوومەتی تورکیا و پارلەمانی تورکیاش قەت نەیوێرە باس لەو قانونە بکا کە خۆیان دەریان کردو ئێمە چەند چێژگارمان نووسیەوە زۆر بەپەرە دەیکردنەوە ئیجازە بۆ ئەوەی سەبارەت بە ئاکامەکانی لۆزان و ئەوانی تریش هەر لە سەنگەری بەرەنگاری نەچەقین بەڵکو گیانکەین بە ئامرازی هێرشی یاسایی بۆ سەر حکوومەتی تورکیا پێویستە ڕەچاوی پێشنیارانە بکرێت یەکەم هەڵسان بە زنجیرە هەڵمەتێکی قانونی و پەیوەندی و دیپلۆماسی باوە لەگەڵ حکوومەتەکانی ئەو وڵاتانەی نوێنەرانیان پەیماننامەی لۆزانیان وەرد کردووە زۆر بە تایبەتی بریتانیا، فەرانسا، ئیتالیا و ژاپۆن بە مەبەستی فشار دروستکردن لەسەر ئەو وڵاتانە و دۆزینەوەی ڕێگاچارەیەکی یاسایی دۆزی نەتەوایەتیمان و دەستخستنی وڵاتی و پرسیاران یەک لە بردە سیاسیەکانی پەیماننامەی لۆزاندا مادەی 2 تا 28 باسی هەق و مافی هەموو نەتەوەیەکی دەوڵەتی کۆنی عوسمانی کراوە بۆچی لەوێداوە ئێستاش مافی نەتەوەی کورد هەر بۆشتی جۆخراوە دوو حکوومەتەکان و لەشکری تورکیا بەلایەنی کەمەوە 2 جاران دەقی مادەی 21 پەیماننامەکەیان پێشێر کردووە یەکەم جار لە ویلایەتی ئەسکەندەرونەی سووریا و دووەم جاریش لە قوبرس ئایا چ زەمانەتێکی یاسایی نێودەوڵەتی هەیە کە بە هەمان شێوە لە ئیقلیم و کە دوێنێ داگیریان کرد ناوچەکانی تر دانەمێننەوە و نەیانکەنە بەشێک لە دەوڵەتی خۆیان ئایا تاکو کەی ڕەوایی دەدرێت بە تورکیا کە دەقی مادەی 27 پەیماننامەکە پێشێر کات و بەدەیان بەڵگەی بێبنەما لە مەسەلە سیاسیەکان و تەشریعی ئیدارەکانی دەرەوەی خاکی تورکیا دەستێکەڵاو بکات و لەشکرکێشی سەر وڵاتانی دەوروبەری خۆی بە تایبەت هەرێمی کوردستانی باشوور و عێراق و سووریا و ڕۆژاوای کوردستان بکات ئێوە دەزانن ئێستا بەدەیان مەعەسکەری تورک لە باشووری کوردستانە لەژێر دەسەڵاتی حکوومەتی ئیقلیمی کوردستانە بۆچی ئێستاش وڵاتانی زلهێز بە تایبەت ئەو وڵاتانەی پەیماننامەکەیان واژۆ کردووە جۆر نادەنا هەڕەشە و بڕەشە و بڕەشە ترسەناکەکانی حکوومەتی تورکیا و لەشکری تورکی کە بەبێ تۆسخاڵە جۆدانێکی بڕگەی 30 پەیماننامەکە و بە بیانووی هەبوونی تورکەمەندە کەرکووک و ناوچەکانی حەڵەبی سووریا بوون بە مایەی هەڕەشەی بەردەوامی سەر ئارامی لەو ناوچانە و تەبایی نەتەوە کەمینەکانیان 5 کاکەی ئەو وڵاتانە خۆیان بە بەرپرس نازانن بەرامبەر بە بەردەوامی پێشنکردنی مافی مرۆڤ و
نەتەوەکانی ناو تورکیا کە ئەوە تا بە 100 ساڵ دەچێت حکوومەتە جۆراوجۆرەکانی تورکیا بە هیچ کلۆجێک ڕێزدان لە مادەی 38 لۆزان نەگرتۆ ئازادی زمان و بیرروباوە و مافەکەمینی و نەتەوەکانی ئاینەکانی پێشۆخستە و چەندین جاریش کردەی جینۆسایدیان بەرامبەر شارۆچکە و گوند و ناوچەکانی کوردنشین جێبەجێ کردووە. ئایا تاکەی ئەو وڵاتانە بێ ئاگای دەبن لەوەی حکوومەتە نژاد پەرستەکانی تورکیا بڕگەی 136 لۆزانیان توڕ هەڵداوە و پاراستنی گۆڕ و قەبرستانی سەربازانیان و مزگەوت و مۆنومنتی پاشاکانیان لە عێراق و لە کوردستان و لە سووریا بۆ بانگەشەی تۆرانیەت و پردانی تورکیزم و ئاژاوەی نەتەوەی بەکارێت. دەبێت حەول دەبێت ئەو حکوومەتانە ئەو ڕاستیە هایدەر ئاگادار بکرێنەوە کە بە پێچەوانەی دەقی مادەی 130 پەیمانی لۆزان حکوومەتەکانی تورکیا گێڕانەوەی ئەرشیف، تۆمار، پلان، نەخشە، تاپۆ، بەڵگەنامە ئیداریەکانی ویلایەتەکانی موسڵ و بەغدا و بەسرە و حەلەب و هەتا دوایی نەک هەرکەم تەرخەموو بەست بەڵکو لە پاش وخانی حکوومەتی سەدام 2003 و هەروەها لە پاش داگیرکردنی ئەکرین و ناوچەکانی دەوروبەری ئەو دۆکومنت و بەڵگەنامانە دەوڵەتی عوسمانیان بەکارهێناوە بۆ دەستکاریکردنی تاپۆ و مولکایەتی لەو ناوچانەی کەرکووک و لە حەڵەب و لە ئەکرین. دووەم بەلایانی کەمەوە چ لە ڕێگەزگا نێودەوڵەتەکان و چ لەگەڵ خەڵکانی مێیانەڵەوی ناوەوەی تورکیا حەول بدرێت بۆ زوندوکردنەوەی قانونی ئۆتۆنۆمی ناوچە کوردیەکانی مانگی شوباتی ساڵی 22 و هەڵوەستەدەتایەکان و پەیماننامەکانی ئەتاتورکی ئەو ساڵانە. ئێستا ئیتر کاتی ئەوە هاتووە هەموو هێز و دیپلۆماسی ڕەوەندی کوردی بە ڕێگای مەدەنی و گفتوگۆ لەگەڵ وڵاتان و هێزگەڵی نێونەتەوەی کوردستانی کورد، نووسەران، ڕۆژنامەنووسان، پاڵەمانتارانی جیهان بێتە داموستاندن و سەرنجیان بۆ هەموو ئەو خاڵان ڕابکێشین کە بە درێژایی 100 ساڵ دەوڵەتی حکوومەت و پاڵەمانەکانی تورکیا دوای عوسمانی چەند جینۆساید، ئێعدام و زیندان، قەلاچەکردن، وێرانیان لەسەر ناوچە کوردنشینەکان هێناوە لەسەر قەراری خۆشیان لەمەڕ قانونی ئەتۆنۆمی ناوچە کوردیەکانی تورکیا لە شوباتی 22 ملتەزەم نەبوون و تەنانەت لە خەڵک و دەوڵەتانیشیان شاردۆتەوە ئەو قانونە. یەک دەقە ماوە ئینکاری هەموو ماتێکی زۆر بچووکی گەلی کوردمان دەکەن. ئێمە بە درێژایی 100 ساڵ لە هەموو پارچەکانی کوردستان بە خێن و ئاگر و شەڕی پارتیزانی و گریلایی لە هیچ فیداکار و قوربانێک نەوەستاوی. ئێمە پیشەکی کەڵاشکۆڤمان هاویشت و ئەوانش بە تەنک و تۆپ و ناپاڵم و ئەم ڕۆژانەش بە درۆن وڵامی فیشەکە بچووکەکانی ئێمەیان داوەتەوە بەبێ شاردنەوە و مجاملە. نکوونی ناکرێت لەسەر تاستەری هەر چوار پارچەی دوژمنان هەر چوار پارچە دوژمنان زیاتر سەرکەوتوو بوون و بەشی زۆری ئێمەی کورد بەهۆی هەژاری مادی و ئەسکەری و دیپلۆماسی جاش و سیخڕ و بە کرێجیراوەکانی ناوخۆ بە درێژایی ئەم 100 ساڵە لە پاشەکشەدا بووین و هەنگاو بە هەنگاو هەر بە ئەلمان لەدەست داوە یاخود لێران کراوە. بۆیە وێژەوانی مەزنمان عەبدوڵڵا پەشێو گوتەنی کەچی ئێمە کاسە سەر و چاو دەچێنین بارانی خوێن بە سەریان نادەبارێنین. هێشتا وەرزی درۆنەشمان دیار نییە، تا گوڵەگەلێکی چەلگەی ئەو خوێنەشمان دیار نییە. با ئەو جۆگەلەیە بگۆڕین کە خوێنمانی پێدا دەڕوات، با ئەو زەمینەش بگۆڕین کە چاو و کاسە سەر دەخوات. لە ئەمڕۆدا باش وایە دەستەیەکی یاسایی، دیپلۆماسی، سیاسی تێک بێت با شەریف پاشا تێپەر بکەین و چیتر وەک تاکە کەس نەمێنێت. ڕوو بکەینە خەباتی مەدەنی یەک دێڕماوە ماڵە بەخۆرنەجیدێت ڕوو بکەینە خەباتی مەدەنی و شارستانی نێونەتەوەیی بەشداری فراوانی ژنان لە هەموو بوار و کەنێن و کوردنەکانی خەبات بۆ بەدیهێنانی ماوەزەڵکراوەکانی کورد لە هەموو پارچەکان. دیسان ئاور دەینەوە سەردەمی قەڵەم و مراجعات ئیتر هەر سەرکەوتوو بن لە پێناو ئازادی کورد و کوردستان